بە گەنجان چی کردو بۆ گەنجان و هەر گەنجان بۆ خۆیان پێویستیان بە چیە داواکاریەکانیان چییە هەڵبەت گرنگیدان بە گەنجان هەر تەنها لەسەر ئاستی حیزبێک نییە بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهانی ئێستا گرنگیەکی زۆر بە گەنجان دەدرێت بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکاندا ئایا گرنگیدان بە گەنجان لە کاتی هەڵبژاردنەکان تەنها بۆ بەدەستهێنانی دەنگەکانیانە یاخود ئەوە تا بۆ سوودوەرگرتنە لە تواناکانیان لە بیرکردنەوە و ئایدیاکانیان سوودوەرگرتنیانە لەوەی کە دەسەڵاتەکان ڕادەستیان بکرێت و پاشان ئەوانیش ڕادەستینەوەکانی دوای خۆیانیان بکەن لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز ئازاد ئیبراهیم کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن کاک ئازاد بەیانیت باش بەخێرە تەندروستیتان چۆنە سپاس تەندروستی بۆ هەموو لایەک سپاس دەکەم یاخوا بەخێر بێت و تەندروستێکی باشت هەبێت زۆر سپاس کاک ئازاد پێشەوەی کە باس لە ڕۆڵ و گرنگی گەنج بکەین لەناو یەکێتی نیشتیمانی کوردستانە با جارێ بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان تێڕوانینی بۆ گەنج چۆنە چۆن لیان دەڕوانێ چۆن لە گەنج دەڕوانێ دەست و چاو خۆش بێ پێشەکیەکی باش بوو زۆر بەدڵ بوو حزبی ئەگەر بەراورد وەکو پێشەکی منی شتێک بڵێم حزبی شۆڕژگێر یان لە بەرامبەر ئەمایە حزبی مۆدێرنێتە هۆی کە ئێستا لەم سەردەمەیە دێتە بوون بە هەردوو شێوەکە هەردووکیان حزبی گەنجن حزبی ڕۆشنبیرن حزبی مافن حزبی دەستکەوتن یعنی چۆنەمە بەسم چێ لەو شتانە ئەو حزبی کە لە مێژوودا شۆڕش دەکا بۆ کێی دەکا و کێ لە ناو شۆڕشەکەیا بەشداری دەکا لە شۆڕشی 7 ئۆکتۆبرەوە هەتاکو ئەگەر بازدانێکی گەورە بکەین تا شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانم بڵێمەوە حیزبە بووە کە گەنج تێیدا سەنتەرە لە تەنیشتی ئەمەیە بۆ وتم پێشەکێکت باشە وشەیەکت بەکارێ نا وشەی ڕۆشنبیر و ئەمە لە تەنیشتیدا بە مێژووی ئەو شۆڕشانەی کە لە ڕۆشنگەری ئەوروپیدا هەیە ئەم دوو چەمکە هەم گەنج و هەم ڕۆشنبیر ئەلبەت هەم هەندێک جار هەردوو چەمکەکە لە یەک کەسا کۆبۆتەوە هەندێک جار لە دوو کارکتەری جیاوازا کۆبێتەوە باشتر ئەلبەت خۆشبەختانە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەردووکی تێدا کۆبووەوە لە تۆڵی توڵەوە هەتا ئێرە هەر ئاواییە باشە تا ئێسا ئەی حزبی مۆدێرنیا و حزبی ئێستش دروست دەبێ جا حزبی ئەوە بێ بۆ دەستکەوتەکانی گەلێک بێیان هەندێک جار با بڵین لەو چەمکەیە کەمە پێ دەڵێن حزبی پۆپۆلیستیان ئەوە بێ دەبینی زیاتر کاریگەریەکەی یان زوومەکەی لەسەر گەنجە و بە تەنیشت ئەمەیە بیرم نەچێ بەرلەوە بە دەقیق بگەڕێمەوە سەرەکێتی ئەگەر سەیری بکەین لە 14 ئایارەوە تا 28 ئایاری هەڵبژاردنەکانی تورکیا لە 14 ئایارە 4 ملیۆن گەنج تازە مافی دەنگدانیان هەبوو لە 14 هەتا 28 ملیۆن و تقریبا نیوێک دیسان زیاد کرا یعنی لەو ماوەیە مافی دەنگدانیان لە 14 تا 28 ئالەو ماوە ملیۆنێک و شتێکی تر دیسان زیادی کرد بەڵێ جا بۆیە دەبینی وتاری هەردوو کارکتەرەکەی هەتاکو 28 مانگ لەسەر ئەم 5 ملیۆنە بوو بۆ چییە؟ ئەو بۆ ئەوەیە کە بەو مانا نییە ئەم گەنجانە هێشتا لە پرۆسەی سیاسی نازانن ئەیانەوێ هەڵیان بخەڵەتێنن و بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە لە ئەوەندە ساڵی تەمەنیدا 48 ساڵ ئەم ئیشکردنە لەسەر گەنج یان گەنج وەکو پایەیەک لە ناو ستراکچەری ئەم حیزبەیە هەستەکەی ئامانج بۆچی بۆ هێشتنەوەی ئەم حیزبە بە گەنجێتی بۆ کارکردن بۆ گەنجەکان و تێگەشتن لە خەونی گەنجەکان لە ڕوئای گەنجەکان بۆ کاری حیزبایەتی ئەمە وەکو چەند خاڵێک یەکێکی تر لە باشەکانی ئەم بابەتە گەنج ئەگەر بڵین هەر تاوەکو ڕەهەندێکی شوابێ لە ناوم حیزبەدا باسیکەین ئەوەیە کە دەبێت تۆ لەگەڵ هەموو سەردەمەکانە لەگەڵ داواکاری هەموو سەردەمەکانە بڕۆیتە پێشەوە ناکرێ دیدێکی کۆن لە ناو سەردەمێکی نوێدا کار بکە ئەگەر ئەمە وەکو دید دەڵێم وەکو فکر دەڵێم وەکو حزبیش وەکو جەستەکە ناڕوا بەڕێوە ینی ڕەنگە دواکەوتنێک لەگەڵ ڕەوتی ڕۆژگارەکە دروست بێ ئەگەر تۆ تەنها کارکردنەکە دیدەکەت باگراوندەکەت باگراوندێک بێ با بڵێن ئێسێم ئەگەر هەر بە دیدی شۆڕژگێڕی بڕۆین ڕەنگە لە وێزگەیەکدا
ئەو شۆڕشە چەکداریمان جێهێشت بێت. بەڵام شۆڕشێکمانەیە شۆڕشی نوێیە، شۆڕشی مۆدێرنێتەیە کە ئێستا لە جیهانا باوە، شۆڕشی داهێنراوەکانە، شۆڕشی هێزە تازەکانە، شۆڕشی چەمکە تازەکانە. ئێخۆ ناکرێت ئێمە یعنی هەر بەو دیدە کۆنە گرنگیدان بە گەنجان بابەتێکی جیهانی جیهانی نەک تەنها حیزبەکان بێت. بەڵێ منش بۆیە ئاوتۆزە درێژ دادڕین پێدا، بۆیە کە ئێمە ینی وەکو یەکێتی ئێسش خۆشبەختانە سەرۆکێکی تازە بە ڕۆحێکی تازە بە ڕوخسارێکی تازە گەنجانە لە لووتکەیم حیزبەدایە، ئەمە باشترە. ئەگەر ئێمە لە وێزگەیەکە تۆزێک ڕەنگە دابڕانمان لەم چەمکە کردبێ، ئێستا دەبینی بۆی دەگەڕێینەوە. ئاماژە بە شتێک بدەم دیدارێکی سەرۆکیم حیزبە کەوتم گەنجە لەگەڵ خوێندکارانی سلێمانیدا کە قیاس دەبڕێ لە دیدارەکەدا. ئەمە ڕەنگە ئەگەر وەکو چەمکێک وەکو شتێکی سادەش باسیکەم کەسێکی بەتەمەنتر بووە ڕەنگە ئەو هێز و تاقەی نەبووایە لەگەڵم گەنجانەیە ئەوەندە سەعات 12 سەعات کۆ بێتەوە. ئەمە یەکەم. بەڵێ دووهەمیش ئەگەر کەسێک بووایە ڕەنگە تێگەشتنی ئەم گەنجە ئەو خۆی ئەزمموی ئەوروپایە ڕەنگە لە ئەزمموی ئەوان و ویست و داواکاری ئەوان تێنەگەشتایە. بۆیە لانی کەم لە هەر وێزگەیەکدا تۆ بەم دیدە دەبێت لەگەڵ ڕەوڕەوەی ڕووداوەکان بڕۆیتە پێشەوە. ڕووداوەکانی ئێستا پێمان دەڵێ شۆڕشی چەکداری تێپەڕاندووە، بەڵام بەردەوام لە ناو پرۆسەیەکدای شۆڕشێکە کە هی سەردەمەکەیە، شۆڕشێکە چۆن ڕوبەڕووی ئەو بەهایە ئەو قیەمانە ئەو کۆدانە دەبیتەوە کە تۆ لە خاڵێکا دەوەستێنێ. تۆ پێویستە ئیدی لەگەڵ ئەم ڕەوڕەوەدا هێزێک بدەی بەبەری خۆت بەرەو پێشەوەت ببە. کێ ئەم هێزە دەدا بەبەری تۆ بەرەو پێشەوەت بدا؟ حتمما گەنجەکان خاڵی تازەن. شتێکم وتم گەنج بەو مانە نییە بڵێ ئەزمموی سیاسەتی نییە باش هەڵ ئەخەڵەتیان بێت، نا بەو مانە نییە، بەو مانایەیە کە گەنج داینەموویەکی باشە، جوڵەیەکی باشە، خوێنێکی تازەیە کە تۆ کاری لەسەر بکەیت، توانە و ئایدیا و بیرکردنەوەکانی بزەبت. وە گەنجەکانی ئێستا خەونی گەورەیانەیە. تۆ ئەگەر لەگەڵ خەونی گەنجەکانە بڕۆیتە پێشەوە ڕەنگە لە وێزگەیەکە بێ ئەوەی خۆ بزانی خۆتت گەورە کردبێتەوە. چونکە تێرکردنی خەونی گەنج لە ئێستادا واتە بە حزببوونی سەردەم. ئەنی مەبەسم چێ بە حەزبوونی سەردەم، تۆ کە هەموو ئەو شتانەی گەنج لە ئێستاە داوای دەکا کارت لەسەر کرد هەتا بە ڕۆشن بیرانی شەوە با ئەوم بیر نەچێ حەز دەکەمەکو دوانەیەک تەری بە یەک جارجارە ئاماژەی پێ بدەم کە داواکاریەکانت نەیانە تێر کرد ئەو کاتۆ یعنی تێدەگەی لە خەمەکانی ئێستای خەڵک بە گشتی گەنج و ڕۆشن بیر لە ناویدا. داواکاریەکانی گەنجان چییە کاک ئازاد؟ ینی ئەوەی کە ئەوان بەلایەنەوە گرنگە کە بۆیان دابین بکرێ یان وەکوی کە ئاماژەت پێدا کە داواکاریەکانیان تێر بکرێ، داواکاریەکانیان خۆی لە چیا بینێتەوە دیارترینەکانیان؟ وەڵاهی بە گشتی من ناڵێم داواکاریەکی مادیە، بەڵام مادی تێدایە، ڕۆحی تێدایە، سیاسی تێدایە، کۆمەڵایەتی تێدایە، ڕەنگە جۆرێک لە ئەمنیەتی تێدا بێت، اقتصادی تێدایە. بۆیە حزب یعنی کە ئێمە دەڵێن ڕێگایەکە یا بڵێن بابەتێکە بۆ خزمەتکردنی خەڵکی دەبێت ئەم داواکاریانە پڕکاتەوە کە ئێستا ئێمە بۆ نمونەی تورکیا مێنایەوە 5 ملیۆن گەنج یەکسەر مافی هەڵبژاردننی هەیە، لەگەڵ ئەوەی کە یەکسەر مافی دەنگدان وەرەگرێ مافی خزمەتکردنیش وەردەگرێ، دەبێت خزمەتیشی بکەیت. ئێستا بۆ نمونە ئێمە ئەگە وای دابنین لە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستانە با بڵێن ملیۆنێک گەنج با بڵێن بەشداری دەکات، لەو ملیۆنە 500 دەنگ بە یەکێتی بدات. باش ئەم 500 کاتێک کە ئەرکەکەی خۆی جێبەجێ دەکا لە بەرامبەر مافەکەشی دەکەوێت بەسەر حزبەکە. جایتر مافەکەی ئەرکەکەی هەرچیە ئەبێ ئەو حزبە لێ تێ بگە. بۆیە دەڵێم ئەوە باشە. باشە کاک ئازاد هەر لەو نمونەیەوە پرسیارێکی ترکەم کاماژە تا 500,000 دەنگ بابا گریمان. ئەگەر بە نمونەیە یەکێتی نیشتیمانی کوردستان باسکەین ئەو دەنگدەرانەی کە دەنگیان پێدەدەن کە باسی لە بەرپرسیارەتەکان کرد، ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها بەرپرسیار دەبێت لە بەرامبەر ئەو گەنجانەی کە لە نێو حیزبەکە و دەنگی پێداوە یاخود گەنجانی دەرەوەی حیزبەکەش؟ وڵی پرسیارێکی دانی قورسیشە و دروستیشە. تۆ ئەگەر خۆت بە حزبی چۆن دەڵێ گەل بزانی ئەوەی کە ئێمە زۆر جار دەڵێن ئێمە حزبی ناو کۆمەڵانی خەڵکین، هەمی شەقسێکمانەیە سێخەکە خوای خۆمان خوای خۆمان حزبی خۆمان شتێکی ئامانەیە خەڵکی خۆمان. بەڵێ جا بۆیە کە ئێمە دەڵێن ئێمە حزبی جەماوەرین، واتە جەماوەر کێیە؟
جەماوەرە خەڵکانە دەگرێتەوە لە ناو حیزبەکەی منایە و لە دەروی حیزبەکەی منیش کەواتە گەنج ئێمە ئەگەر گەنجەکانیش وەکو قیاسێک وەکو شتێک وەرگین پێوەرێک ئێخۆ گەنجەکان هەموو ئەو گەنجانە نین کە لە ناو حیزبەکەی ئێمەدان ئەو گەنجە ناڕازیانەشن کە هاتوونەتە سەر شەقام دژی حیزبەکەی ئێمە یعنی تۆ بتەوێ خۆت وەکو پێگە جەماوەرەکەت بێڵیتەوە دەبێت جەماوەر لەو نقطەیەدا کە جەماوەر چی دەوێ تۆ لێیان نزیک بیتەوە بۆ نمونەی خوێندکاران مێنایەوە کە گەنجن کە نەوەکەی تازن کە هەم کاری سیاسی هەم کاری پرۆسەی پەروەردەیی هەم تەواو جونگەکانی وڵات ڕەنگە لە ئایندەیە لای ئەوان بێت خۆمانە هەمووی گەنجی یەکێتی نەبوون دایان لە دەرگاکەی یەکێتی بەڵام ئەمە ڕەتفعلێک و پێی وتین فعلەن شتێکی باشە لە کاتێکا کە ئەرکی خستە سەر یەکێتی ئەو مژدانەشی داکە ئەم گەنجانە یەکێتیان شک بردووە داویانە لە دەرگاکە یەکێتی ویعني شتێکی باشە لەم خاڵەشدا بۆ نەیاندا لە دەرگای کەسێکی تر یعنی ئەم حزبە ئەگەر لە خاڵێکدا کەم و کورتیشی هەبوو بێ بەرامبەریان دوجار هەر ئەوان هاتنەوە لای حزبەکە دوجار ئەوان لە دوجار لە منتەڵقێکەوە لەوە تێگەشتن کەسێک گوێ بگرێت دەبێت بدەن لە دەرگای کێ چی پێ دەکرێ وە خەونەکانی ئەوان ویستەکانی ئەوان داواکانی ئەوان لەکوێدا جێبەجێ دەکرێت بۆیە ئەوەش خاڵێکی باش بوو هەموو گەنجانە ئەو خوێندکارانە ئەو نەوە تازەی کە ئێستا ڕوو لە بارەگاکانی یەکێتی یان سەرکردایەتەکە یەکێتی یان سەرۆکەکە یەکێتی دەکا ئەوەیە کە دیارە ئەم حزبە لە دەرەوەی گەنجەکانی خۆی دەستی بۆ خزمەتی گەنجەکانی تریش بردووە وە کاتێکانی من زۆر جار بە حکمەوەی کە لە میدیاکان ئێمە کار دەکەین یعنی دەبینی گەنجێک ڕاگەیانکارێک میدیاکارێک لە میدیایەکی دەرەوەی حزبەکەش دێ لە حزبەکەی ئێمە وەردەگیرێت زۆر جار دەڵێم ئێمە لەم خاڵەدا ئەوەمان نییە ئایا ئەمە وەکو جاران پێویستی بە تەزکیەکی حزبی هەیە بێ لێرەدا بمەزرێ نا سەرێکم ئەو شتەمان نییە دەڵێم کارێکی باشە لانیکەم لەبەرەوەی ئەمە خزمەتە تەنها بەو گەنجانە نەکە لە دەرەوەی لە ناو حزبەکە ئێمەدان یعنی بەمانایەکی تر ئێمە تەنها ئەو میدیاکارانی جێگە ناکەینەوە کە میدیاکاری حزبن یان بۆ نمونە دەزانین مێژوویەکیان لەگەڵم حزب هەیە یا بۆ نمونە دەبێت لە ناوەندێکی یەکێتیەوە بارەگایەکەوە کۆمیتەیەکەوە یان لای مەسوولێکەوە پشتگیریەک بهێنێ کارێکی باشە ئەوەش ناهێنێ و لە میدیاکە یەکێکیدا جێ دەکرێتەوە یعنی زۆر جار لە خۆمان دەیکن بەڕەخنە دەڵێن دەنگیشمان پێ نادەن کەواتە شتێکی چاکە ینی خزمەتی و گەنجانەش بکە بۆ چوونەکان دەوڵەمەندتریشە باشە کاگازات بوونی گەنج هەر لە سەرۆکەوە هەتا دوایین کەس تا دوایین هەواڵ چ مانایەکی هەیە؟ وەڵاهی مانای ئەوەی هەیە کە ڕەنگە دووسێ دیو بێ یەکێکیان ئەوەیە باشە حزبێک 48 ساڵ تەمەنی بێ تەمەنە ینی مرۆڤێک هەر پیاوێک ئافرەتێک 48 ساڵ تەمەنی بێ لە کوردەواریە دەڵێتر بەرەو گەڕانەوە دەڕوە وانە ئاوا ڕۆشت و دوای 48 ساڵ گەنجەکان ڕوو لەم حزبە دەکەن شتێکی باشە ینی خۆمان نەخەڵەتێنین ڕەخنەمان لەسرە گلەیمان لەسرە لە حکومەتداریدا لە حزبداریدا لە هەرێمەکە ڕەنگە لە ڕووی ئەمنیەوە ڕەخنەمان لەسەر بێ کوردواری دەڵێ دۆستە و کەسەیە دەتگرێنێ ئەمنیشم ڕەخنە لە حزبەکە بگرم ڕەنگە بۆ ئەوە بێ بیگرێنم بەڵام شتێکی باشی چە دوای 48 ساڵ لە یەکەم وێزگەدا گەنجێک ئەم حزبە دروست دەکا میلە دوای دەکەوێ دوای 48 ساڵیش کە گەنجێک لە لووتکەی حزبەکەدایە هەر گەنجەکان ڕووی تێدەکەن ئەم بازدانە لە 48 ساڵدا شتێکی باشە ئەمە وەکو خاڵێک دووەمیشیان ڕەنگە ئەوە بێ کە گەنجەکان پیان وا بێم حزبە دەتوانێت خزمەتیان بکات و هەر ئەم حزبە شک ببن و ئەگەر سەیری شۆڕژگێڕیش بکەین لە 2023دا هەموو ئەو ڕووداوانەی کە لە دەوری هەرێمی کوردستان ڕوویان داوە پێمان دەڵێن ئەم حزبە ڕەنگە پارێزەری تەواوی گەلی کورد بێ جایتر گەنجەکان بێ هەرچی بێکە ئەمەلیان بەم حزبە هەیە بۆیە نابێ شتێکی سیر بێ لە لامان لە ڕاستیدا شتێکی سیر نییە لە لامان چونکە ئەمە واقعی پرۆسەی سیاسی حزبایەتی لە هەرێمی کوردستاندا ئەمە دەخوازێ کە ئەو حزبەی ڕابەرە ئەو حزبەی کە مێژووی هەیە ئەو حزبەی کە خەمخۆرە و حتا بە دوایین بابەتی مەسلەی بودجە و مافەکانی خەڵکی کوردستانەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەمەمان بیر نەچێ هەموو شتێک مادام ئێمە حزبایەتی دەکەین
چەمکێکی ترمانەیە خزمایەتیش دەکەیت یعنی ئەوانەی کە خزمی ئێمە بە حیزب لە ڕێگا حیزبیەکەەوە کە خزممانن پێویستە ینی دەستخۆشییان لێ بکەیت ئەم هەوڵانە لە پێناوی گەنجان لە پێناوی خزمەتی خەڵکی لە پێناوی ژیان تازەکردنەوەی ژیان جۆرێکی تر لە ژیان لە پێناوی بەهێزکردنی ئابووری خزمەتێکی تر لە ناوچەکەدا ئەمانە وا دەکا کە گەنجەکان ئەم حیزبە بە هی خۆیان دەزانن وەم حیزبەش خۆشبەختانە قەت دەرگایدا نەخستووە بە ڕووی کەسدا یعنی وەکووتمان کەسێک ڕەنگە تا دوێنێ ڕەخنەی لەم حیزبە گرتبێ ئێستا من بۆ نمونەم هەیە لە میدیاکاندا ئێستا لەم حیزبەدایە یعنی زۆر جار دەبینم لە یوتیوب میدیاکارمان هەیە هەواڵ دژی یەکێتی دەخوێنێتەوە کە چیسە هەواڵ بۆ یەکێتی دەخوێنێتەوە زۆر جار شتانە دەکەم بە نمونە خەڵکمان هەیە بۆ نمونە کەواتە کاگازار بە کۆی گشتی دەتوانین بڵین کە گەنجان ڕۆڵی باش و بەرچاویان هەبووە توانیویانە بەشداری کای سیاسی حیزبی ئیداری بە شێوەیەکی گشتی لەسەر جەمکایەکانە ڕۆڵیان هەبێت و جێدەستیان دیار بێت گەنجان ئەم هێزەیان هەیە خۆشبەختانە گەنجی ئێمە یعنی بەڕاستی دەڵێم ئێمە لەگەڵ ئەو چەمکەیان نیم دەڵێ گەنجی کورد تەماڵە گەنجی کورد تەماڵ نییە بەڵام ڕەنگە دەرفەتەکەی کەم بۆ ڕەخسابێت لە ناو ژینگەیەکدایە ئەلبەت چ ناوخۆیەکە چ دەرەکێکە کۆمەکی بەم گەنجە نەکردووە کە تواناکانی خۆی دەرخا کە خزمەتی زیاتر بکە بۆیە ئەبێ حزبێکە بێ ئەبێ هێزێکە بێ ئەبێ دەستێکە بێ ئەم هێزەکارە ناوی گەنجە بیخا بە جوڵە باشە بۆ گەنجەکانی ئێمە دەچنە ئەوروپا کاری گەوریان لەدەست دێ ینی کەواتە لێرەش ئەگەر هەبێت کاری گەوریان لەدەست دێ هەلەکەیان بۆ نەڕەخسە بۆیە بۆ ئەوەی ئەم هەلە بڕەخسیە پێویستە حزبێکە بێ پێویستە جێگایەکە بێ پێویستە میدیایەکە ڕاگەیان کراەکان پێویستە میدیایانە بێ اقتصادیەکان پێویستە ناوەندێکیانە بێ ئەوانەی کە حەزیان لە حزبایەتی وەکو سیاست پێویستە جێگایەکە بێ ئەم مارەسی خۆیان تیا بدا بکەن کی ئەمەیان بۆ دەکا ڕەنگە باشترین جێگا ئەوان لە ناوێکەتیدا خۆیان ببینەوە ئەزممویشیان هەیە یعنی با بڵین سەرمەشقیان هەیە سەرمەشقەکە چییە یان مێژۆکەمانە یان سەرکردەکانی ئێمەیەکە باەخیان پێدەدەن جا بەشداریکردنی گەنجان لەم کایانی کە ئاماژەمان پێدا بە ڕێزیش ئاماژت پێدا ئەوە بە تەنها بەسە یاخود بوونی بڕیار یاخود گەنجان خاوەن بڕیار بن ئەوە باشترە ئەنجامێکی باشتر و سەرکەوتوترە بێت وەڵا بەس نییە لەبەر ئەوەی ڕەوڕەوەی ژیان تایمە لە جوڵەدا یعنی تۆ گۆڕانکاریەکان لە جوڵەتان داواکاری تازەش دێتە بوو یعنی بەس نییە و یعنی هەمیشە تۆ دەبێ خۆت ئامادەکەی بۆ ئەوەی قورستر دەبێ خزمەتکردن قورستر دەبێ جا بە تایبەت گەنجی ئێستا زیاتر تمۆحی هەیە و هەتا سەیری مناڵی ئێستەکە مناڵی ئێستا لە بەبراورد بە مناڵی جاران تێرکردنی زیاتری دەوێت ئەمە بۆ گەنجەکانیش ڕاستە و پێویستە ینی قورستر ئەبێ لە سەرمان بەس نییە خەباتی زیاتری دەبێ و جوڵی زیاتری دەوێ و تێچووی زیاتریشی دەوێت دروستجا لە دوای ڕاپەڕین یەکەم زانکۆ کە لە سلێمانی کرایەوە بڵێ بۆ جاری دووەم کە کرایەوە زانکۆی سلێمانی بوو دەتوانین بڵێن ئەمەش خزمەتێک بوو بە گەنجان بۆ ئەو کاتە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم خزمەتی کردو بە گەنجان خۆشبەختانە من مامۆساشم یعنی شتێک لەوە تێدەگەم باشە پرسیارەکانی ئەگەر ڕەبتی بە منەوە نەبووە دەموت لەسەر خۆمم لا دەدا دەموت مە کەس فڵان کەس جواب داتەوە باشە بەس مادام مامۆستاشم باشە قین هەوڵامێشن خۆی یەکێک لە هۆیەکانی گواستنەوەی زانکۆی سلێمانی لە سلێمانی و بۆ هەولێر بەعسیەکان بوو یعنی لەو جوڵە گەنجایە 1968 درستە ساڵ 1962 هێنایەوە 82 دوای مام جەلال لە 92 وابزان هێنایەوە شتێکی جا قسەکە ئەوەیە ینی بەروارەکە پێویستە بیزانین بەڵام لەگەر لە بیریشمان چوو بێتەوە قەینا بەڵام بۆچی سەدام ئەم جوڵەیە پێکرد لەبەر ئەوە بوو کە لە بزوتنەوەیەکی گەنجایەتی گەنجانە دەترسا کە بە و پێی وا بوو زانکۆی سلێمانی سەرچاوەکەیەتی بەڵێ مادام ئەم زانکۆیە دێتەوە ئێرە ینی خزمەتە بەچی خزمەتە بەو نەوە تازەیە کە دێتە زانکۆ و خزمەتە بەو ڕەوتە ڕۆشنبیری کە لە شارەکە هەیە و خزمەتە بەو کە مندم لە پاڵ گەنجەکانە ڕۆشنبیرانی شتێکی باشە ئەبینی ئێستا ینی زانکۆی سلێمانی یەکێکە لەوە کاریگەری لەسەر کۆی جومگەکانی ژیان هەیە سیاسیتیا هەڵدەکەوێ ڕۆژنامەنووسیتیا هەڵدەکەوێ
ئابووری تیا هەڵدەکەوێ و هەموو شتەکانی ئەمە بڵێ شتێکی باشە. ئەگەر سەیریشیکەین ساڵانە کە ڕیزبەندی زانکۆکان دەکرێت زانکۆی سلێمانی لە ترۆ بکای، یعنی کەواتە چ زانکۆکە کاریگەری لەسەر گەنجەکانەیە و چ گەنجەکانیش کاریگەریان لەسەر ڕەوتەکەی، یعنی ناکرێت تۆ بڵێ من تەنها لە ڕوانگەی با بڵێن خزمەتی حزبیە و کاریگەریمان لەسەر خوێندکارە گەنجەکانە بووە بۆیە زانکۆکە وایە ناگە خوێندکارەکانیش ئەبێ یعنی ئەو حەقەش بدەین خوێندکارەکانیش کاریگەری لەسەر ڕەوتەکە هەیە. یعنی لەپاڵ ئەوەش بیرمانە چێ قسەیەکی بەناوبانگی مام جەلال هەیە ئەگەر سیاسی نەبووایە ئەو مامۆستای زانکۆ دەبوو، یعنی دیسان ئەو بە هەموو جۆرێک نایەوێت دابڕێ لەو پرۆسە سەقافیە و لەو وەجبە گەنجەی کە خوێندکارە و دێتە سەرەوە. درستە. جا هەر لە پاڵ بوونی زانکۆیە یاخودلایەنە پەروەردەیەکەیە بۆ ئەو کات کۆمەڵی خوێندکارانی شەبوون کاگازات ڕەنگە خۆشت ئەندام بۆ بێتی لەوێ بۆ کاتە کۆمەڵی خوێندکاران چ ڕۆڵ و چی کاریگەریەکی هەبووە لە خزمەتکردنی گەنجاندا؟ ناڵێن یعنی بڵێن ئەکتیڤە تەواو سەد لە سەد، بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە دەیبینین ڕاستە ماوەیە کە هەڵپەسێنراوە ڕێکخراوەکەمان بە بڕیارێکی کاک باڵ، بەڵام ئێمە هەر لە یادەکەشیا هین بەیاننامە و شتیان ئەوان هەبوو ڕاگەیەنراویان هەبوو بۆ یادی کۆمەڵی خوێندکاران لە ماوەکانی ڕابردوودا باسی دەکەم کە خۆم یعنی چ بڵێن خوێندکار و چ ماوەیەکش ئەو ماوەی کە پێش وەستانەکەی مامۆستا بووم بینیومە یعنی جوڵی باشیان هەبووە خزمەتی باشیان کردووە، یعنی یەکێک بوون لەوانی کە ئەو خوێندکارانە ئێمە بمانزانایە کە دەست کورتن زیاتر یعنی بە بەراورد بە دەوڵەمەندەکان ئەوانەی کە توانای کڕین نیشتیانە بوو باشتر بوو یعنی خزمەت دەکران. جا ئێستا ینی من بە زەروری دەزانم یعنی ئەو ڕێکخراوە لە فۆرمێکی تردا لە تەماحێکی تردا بە وەجهێکی تازە ئەو شتە کار بکاتەوە، چونکە ئێستا ینی کە باسی گەنجاما کرد وتمان داواکاری زیاتریان هەیە یعنی لە هەموو سێکتەرەکانە داواکاری تازیان بۆیە ئەم کۆمەڵەیە لانی کەم گرنگ بوو. ئێمە بۆ نمونە ئەگەر سەیریکەین لە سایە و حزبەدا تەنها گەنجەکان نەبوو مناڵ پارێزانمانەیە وانە ژنانمانەیە، ینی هەموو ئەوانە حاڵەتی پێویستی و زەرورەت ئەیانێنێتە بوون. ئێمە مادام هەستەکەین ئێستا زەرورەتێکی زەرورەتی خوێندکارانە، زەرورەتی خزمەتی گەنجانە، کچانە، لاوانە، مناڵانە، ینی تەواوی کۆمەڵەکانە کەواتە ئەم ڕێکخراوە زەرورە ینی پێویستە. یعنی توش لە کاتێکدا ئەگەر ڕێکخراوەکەت هەبێ خزمەت نەکەی ڕێکخراوەکەت ناوێ، مادام خزمەتکردنیش بۆتە پێویستی بۆم حزبە کەواتە دەبێت ڕێکخراوەکەت هەبێت. بۆیە لە ماوەکانی ڕابردوودا من پێم وابێ یەکێک بۆ لەوانەی کە کاری باشی کردووە، یەکێک بۆ لەوانەی کە خوێندکاران لە سایدا پلەی گەورەیان بەدەستێناوە نێراونەتە دەرەوە، ئێستا دەبینین خوێندکارەکانی لە ناوەندە بڕیارەکانی هەرێمی کورسانە دەیان بینین و یعنی زۆرێکیان کە هاوڕێی خۆ من دەزانم بڕوانامەی باشیان بەدەستێناوە کۆمەڵی خوێندکاران خزمەتیانی کردووە. دەست و چاوت خۆش بێ کاکازات. جا هەر لەسەر بابەتی بەرواری زانکۆی سلێمانێکە هەڵە نەبم ساڵی 1960 دامەزراوە لە هەشتاکانە ڕۆشتۆتە هەولێر لە دوای ڕاپەڕین و لە 92 هاتۆتە سلێمانی. دەست و چاوت خۆش بێ کاکازات، زۆر زۆر سپاس مادوومان کردی بۆ هیوایی کە گەنجانیش خواست و داواکاریەکانی کە هەیەە بۆیان دابین بکرێت جایتر ئەگەر لەسەر ئاستی حیزبی بێ یا لەسەر ئاستی حکومی بێ. سپاس بۆ ئازاد ئیبراهیم کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن، سپاس بۆ یەکە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبووی، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان، خواتان لەگەڵ.